سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتان باش. خۆشەویستانی من لە درێژەی ڤیدۆکانمان لەگەڵتانین سەبارەت بە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بەشێکی دیاریکراو لە کۆلێژەکانی هەرێمی کوردستان لە چواردە زانکۆکەی هەرێمی کوردستان بۆ ئەوی خۆشەویست باس دەکەین کە ئەویش کۆلێژی زمانی عەرەبیە. خۆشەویستان با پێکەوە بزانین لەم ڤیدۆیەدا کۆلێژی زمان بەشی زمانی عەرەبی لە چەند زانکۆ لە چەند شاری هەرێمی کوردستان هەمانە. کەمترین کۆنەبرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بوونە؟ ئێوە خۆشەویستیش وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لەم داتا و زانیاریانە بێبەش مەکەن بە هیوای سەرکەوتنتان.